باس لەوە دەکەین کە دیارە دوێنێ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا سوێنی یاسای خوارد و ئەمڕۆژ کابینەکەی دەناسێنێت. باس لە سیاسەتی تورکیا دەکەین و کاریگەریەکانی چی دەبێت لەسەر عێراق و هەرێمی کوردستان و سووریا و بە شێوەیەکی گشتی لەگەڵ جیهاندا و هاوکات ڕۆڵی کورد لەم کابینە نوێی حکوومەتی تورکیادا چی دەبێت تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز خەلەف خەفور کە بەڕێزیان نووسەر و ڕۆژنامەنووسن ڕاستە خۆ لە ستودیۆی بەیانی کورسات نیوز میوانن کاک خەلەف سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی زۆر سپاس. دیارە هەروەک ئاگادارین دوێنێ سوێندی یاسایی سەرۆکۆمار لە تورکیا بەڕێوەچوو هاوکات لە وتارەکەیدا لە ڕێوڕسمی دەست بەکاربوونەکەیدا باسی بەجێگەیاندنی تەواوی بەڵێنەکانی کرد کە بەگەلەکەی داوە و هاوکات دژایەتی خۆشی بۆ ئۆپۆسیۆن دووپات کردەوە. ئەم پەیامە چی لە خۆ دەگرێت؟ لە پەیامەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان یاخود لە وتارەکەی لە کاتی ناساندنی کابینەکەیە چەند خاڵێکی زۆر تەرکیز لێ کردەوە یاخود سووربوونی خۆی لەسەر چەند خاڵێک دووپات کردەوە. یەکێک لەوانە هەر بە نمونە هەموو پارێزگارەکانی تورکایی بانگێش کردبوو بۆ مەراسیمەکە وەوتی جۆرێک لە زیزبوون هەیە، جۆرێک لە ناڕەزایی بوون هەبووە، جۆرێک لە دڵشکان هەبووە لە نێوان هەرێکێکمانە لە نێوان هەمومانە وەرن ئیتر با پێکەوە ئەمە بەلاوە بنین و پێکەوە تورکایی لە سەدەمین ساڵی تورکیا ئەوەی کە دروشمەکەی تورکای سەدەی لە کاتی هەڵبژاردنەکانە وەکو دروشمی و بەبەرنامەی سیاسی حزبەکە یا هاوپەیمانەتی جمهور بانگەشی بۆ گەناساندی وتی وەرن بە ئەمە پێکەوە جێبەجێ بکەن تورکایەکی نمونەی بەهێن نەکایەوە. خاڵی دووەم کە زۆر تەرکیزی لێکردەوە ئەو بوو باسی ئۆپۆسیۆنی گرت ئۆپۆسیۆنێکی نەریتی نەرێنیمان هەیە ئۆپۆسیۆنێک کە با بڵێن ئەوەی پێوترێ ڕەگەز پەرست ئەوەی پێڵێ کراهێت بڵاوەکاتەوە لەگەڵەوەشە ئۆپۆسیۆن دۆڕا و لاوازە بەڵام ئێمە نیازی تۆڵەکردنەوەمان نییە لەوانەیە کە دژمان بوون بەڵکو ئەمانەوێت پێکەوە تورکیا ببینە پێشەوە و تۆڵیان لێ ناکەینەوە ئەمە وەکو جۆرێک لە سۆز و بەزەی پیشانیدا. شتێکی ترکە زۆر تەکیدی لێکردەوە مەسلەی ئەوە بوو کە وتی ئەمە پێویستمان بە تورکایەکی دیموکراسی تر هەیە لەوەی ئێستا هەیە ئەم دەستوری هەیە دەستوری کودەتاچیەکانە ساڵی 1970 کە با بڵێن کودەتا کرا لە تورکیا لەلایەن کەنعان نەفرینەوە لە ساڵی 1962 دەستورێک نووسرایەوە ئەم دەستورە سەر ڕای دووسێ گۆڕانکاری تیا هێشتا هەر ئەو دەستوری 1982 بە بناماوەی گیراوە و ئەردۆغان لە چەند ساڵی ڕابردوو بە ئێستاشەوە پێڵێ دەستوری کودەتاچیەکان ئاڵێ پێویستە دەستورێکی نۆ بە تورکیا بنووسێنەوە ئێمە تەمەنی تورکیا بێتە 100 ساڵ بۆیە پێویستمان بە دەستورێکی مەدەنی و دیموکراسی خوازانەترە. خاڵی تر کە ئەردۆغان با بڵێن زۆر بانگەشەی بۆ کرد ئەوەیە کە پێویستە ئابوووریەک با بڵێن ئابوورەکەشان بۆ خۆیان بنیاد بنێنەوە و خاڵێکی ترش کە نابێ ئەمە زۆر لە بیرکەین بە نسبەت ئێمەوە جێگەی با بڵێن سەرنجڕاکێشانە وتی بەردەوامە بین لە ڕووبەڕووبوونەوەی ڕێکخراون تیرۆریستیەکان لە ناو خۆی تورکیا و لە دەرەوە طبعا ناو خۆی تورکیا مەبەستی هەدەپە و پارتی چەپی سەوز و یەسەپە و ئەمانەیە داڵێ ئێوە بەشێکن لە پەکەکەەوە لە دەرۆش مەبەستی پەکەکەی بۆی ئەبینی یعنی چەند شتێک تۆ لەم پەیامەیە ڕوونە بێت یەکێک لەوانە سیاسەتی بەرامبەر پەکەکە و لایەنی سیاسی دۆزی کورد ناگۆڕدرێ و بەرداوام بێت لە تیرۆرکردن لە شەڕکردن دژیان لە ڕێگەی هەموو ئەو میکانیزمانێکە لە ماوەکانی ڕابردووە بینیمانە کردوێتی لایانی ترشی ئەوەیە کە لە پەیامەکەیە هیچ ئاماژەیەک نەبوو ئەوەی کە سیاسەتێکی نوێ لاپەڕێکی نوێ بەرامبەر دۆزی کورد دەکاتەوە و ئەوێ دۆزی کورد چارەسەرکە لە ماوەی 5 ساڵە هیچ ئاماژەیەکی ئەرێنی بۆ ئاراستەی چارەسەرکردنی دۆزی کووردا نەمان بینیتایە و ئەکرد بڵێن پەیامەکەی بە جۆرێک لە جۆرەکان دووبارەکردنەوە بوو بەڵام بە سیاغەیەکی نوێ بە زمانێکی نوێ یعنی شتێکی تازە نەبینرا لە پەیامەکەیە بەو شێوەیە هەیە. باشە دوای لەسەر و بابەتانە بوردی هەڵوەستی دەکەین بەڵام ئەوەی کە لە ڕاگەاندنی کابینەکە چەند کەسایەتێکی سیاسی پۆستی نوێیان وەرگرتووە یەکێک لەو کەسایەتیانە کە لە ئێستادا پۆستی وەرگرتووە هاکان فیدانە کە سەرۆکی دەستگای هەواڵگیری میت بۆ پێشتر ئەمە چ فۆرمێکی هەواڵگیری بە سیاسەتی دەرەوەی تورکیا دەبەخشێت؟ لە ڕاستیە ئەمە چۆن هەیە ئەڵێ کابینەیەکی فۆرم عسکەریدا ئەمەزرێنێ فۆرم سەربازیدا ئەمەزرێنێ طبعا کەسێتەکان عادەتەن شوناس ئەدەنە
ئەو پۆستانێک کە وەری ئەگرن بۆنەوە کاتێک کەسێکی سەربازی پۆستی سەر وەزیران وەرەگرێ کەسێکی هەواڵگری پۆستی وەزیری وەرەگرێ عادەتەن ئەو فۆرمە بیرکردنەوە سەربازی یاخود هەواڵگرێ زاڵە لەسەر شێوازی کارکردنی لەسەر بیرکردنەوەی ینی لە ماوەکانی ڕابردووە هاکان فیدانێکێک بۆ لەو کەسیاتیانەی ئەوەندە لە دەرەوەی تورکیا بۆ ئەوەندە لە ناوەی تورکیانە بۆ ڕاپەڕاندنی ئەو ئەرکە هەواڵگیری و ئەو ئەرکە سەربازیانێک کە لەسەر شانی با بڵێن لەسەر شانی هەم خۆی هەم دامەزراوەی میر بووە ینی حزوری بەردەوامی هەبووە لە هەرێمی کوردستان بۆ کۆبوونەوەی لەگەڵ هەندێک لە هێزە سیاسیەکان لەگەڵ بنکە و بارگاکانی خۆیان بۆ تیرۆکردن بۆ دژایەتیکردن بۆ ڕۆبەڕۆبوونەوەی سەرکردەکانی پەکەکەەوە بینیمان ژمارێکی زۆر سەرکردە و خەڵکو و ئانە تیرۆرکە وە لە سووریا لە لیبیا لە هەموو شوێنانی تر هەیە بوو من بڕوام وایە لە سەردەمی کارکردنی هاکان فیدان لە پۆستی وەزارەتی دەرەوە ئەم وەزارەتە زیاتر ئەم لایەنەی لەسەر زاڵە بێەوە وەزارەتی دەرەوەش ئەخرێتە خزمەتی سیاسەتی هەواڵگرانی تورکیاوە بۆ ڕۆبۆڕۆبوونەوەی نارەکانی و وای ئەبینم کە زمانی وەزارەتی دەرەوەی تورکیا لەمە دو زمانێکی هەواڵگرانی تون دەبێت. باشە هەر لە پۆستەکاندا کوردێک وەک وەزیری دارایی ئەمە دەکرێت بڵێ هاوسەنگێک بێ لە نێوان ڕاگررتنی دڵی کوردەکان یاخود بە جۆرێک لە جۆرەکان وەکو مافێکە. یەکێک لەو شتانی کە ئەردۆغان یعنی قەیرانێکی قوڵەتەیە زۆر تەراتێنەکە دەرناچێت مەسلەی خراببوونی دۆخی ئابووری تورکایە. مەسلەی دابەزینی بەهای لیرەی تورکیە مەسلەی هەڵاوسانە بەشبوونەوەی ڕێژی بەکاریە دانەمەزراندنە یعنی کەمبوونەوەی هەلی کار و دەرفەتی کارە ئەمە هەمووی لە چوارچێوەی با بڵێن سێکتەری ئابوووریایە محەممەد شیمشک یەکێکە لەو کەسایەتیانی بڕوانەمی باڵی ماستەر و دکتۆرای لەم بوارە هەیە کووردە بەڵام کوردێکی خاوەن بیرکردنەوەی کوردانە نیە کوردێکە لە ئەکەپە ئیشی کردووە ینی سۆزێکی وای بۆ چارەسەرکردنی دۆزی کورد و ئەمانە نییە بەڕاستی بەڵام ئەکادیمیەکە یەکێکە لەو کەسایەتیانی کە لەسەر ئاستی تورکیا لەسەر ئاسی هەرێمایەتی لەسەر ئاسی نێودەوڵەتی وەکو شخصیەتێکی ئەکادیمی لە بواری ئابووریە ینی خاوەن بیر و بۆچوونی خۆیەتی خاوەن پرۆژەی خۆیەتی و شتی تازە و ینی ڕەجەب تەیب ئەردۆغان لێرە وەکو کوردێک ئەمەی بربژێر نەکردووە بەڵکو وەکو یەکێک کە ئەزانێ ئەتوانێ ڕۆڵی هەبێ لە چارەسەرکردنی لانی کەم بەشێک لە قەیرانەکانی ئابووری لە تورکیا چونکە لەعنی لە ساڵی ڕابردووە بەردەوام ئەم قەیرانە ئابووری دەستی پێکردو لە تورکیا قورستر بووەتەوە قوڵتر بووەتەوە بۆیە بە ئاسانی ینی محەممەد شیمشک و ئەوانی تریش ناتوان قەیرانی ئابووری لە تورکیا ڕزگارکەن بەڵام لانی کەمەتوان هەندێک بیبەنە پێشەوە. باشە کاک خەڵف لە دوای ڕاگەاندنی ئەم کابینە و کارکردن لەم کابینەیە چ کاریگەریەک لەسەر سیاسەتی لەگەڵ سووریا دەبێت لەگەڵ ڕۆژاوای کوردستان دەبێت لەگەڵ با بڵێن عێراق و هەرێمی کوردستان دەبێت. ڕەجەب تەیب ئەردۆغان لە پێش با بڵێن هەڵبژاردنەکانی تورکیا لە ماوەی ساڵ بۆ 6 مانگ بۆ ساڵێکی پێش هەڵبژاردنەکانی تورکیا زۆر هەوڵیدا لەگەڵ بەشار ئەسەد کۆ بێتەوە نەک وەک ئەوەی کە پێوا بێ بەشار ئەسەد لە کەسێکی با بڵێن دیکتاتۆرەوە بۆ بە کەسێکی دیموکراسی و کێشەکانی سووریای حل کردووە بەڵکو لەبەر ئەوەی کە ئەویست وەکو سەرکەوتنێک لە سیاسەتی دەرەوەی تورکیا و سیاسەتی دەرەوەی وەزارەتە کابینەکەی خۆیان سەیری بکەوە بەکاری بهێنێ بۆ باڵێن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی هەیەەوە بۆ ئەوەی بیکاتە هۆکارێک بۆ سەرکەوتنی خۆی بەڵام یعنی ئەسد نەچوە ژێر ئەم بارەوە کۆ نەبووە لەگەڵویدی تا ئەنجامدانی هەڵبژاردنەکان ئێمە کۆ نابینەوە دواتر هەرکەس ئەردۆغان دەرچێ هەر کەسێکی در بۆ ئەجێندایی کە هەیە مەتوانانی لەگەڵی کۆبینەوە لێرە دوو لایەن هەیە لایەنێک سیاسەتی دەرەوەی تورکیا بەرامبەر بە سووریا و سیاسەتی سەربازی و هەواڵگیری تورکیا بەرامبەر ڕۆژاوای کوردستان من بڕوام وایە ئەگەر سووریا و تورکیا ڕێککەون لە بەرژەوەندی کورد نییە خاڵێک هەیە لێرە کە هاوبەشە لە نێوان ئەسەد و ئەردۆغان ئەویش نەمانی ئەزمموی خۆسەری یاخود بەڕێوەبردی خۆسەری لە ڕۆژاوی کوردستان هەم بەشار ئەسەد پێی خۆشە ئەمە نەمێنێ هەم تورکیا مەبەسێتی ئەمە نەمێنێ بۆی ئەگەر بگەنە چارەسەرێک لێرە فاکتەری نێودەوڵەتی بە تایبەت ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕۆڵی نەبێت لە پاراستنی ڕۆژاوی کوردستان ئەم بەڕاستی مەترسیەکی گەورەیە و ئەگەر ڕێکیش نەکەون ئەردۆغان سەرکەوتووە بەهێزە ئێستا بۆ نمونە هاوپەیمانەتی جمهور لە پەرلەمانە 323 کورسی هەیە یعنی ئەمە ژمارەیەکی زۆر زۆرە نیوە زیاترە 50 زائیدێک و هەندێکیشە بۆیە یعنی ئێستا لە کڵاوڕۆژنەیەکی بەهێزەوە سەیری کێشەکانەکە ئەردۆغانێک هەیە تا 5 ساڵی تر سەرۆکە ئەردۆغانێک هەیە
زۆرینەی پەرلەمانی لە دەستە ئەردۆغانێک کە هەیە هەم سەرۆکی تورکیا هەم سەرۆکی حزبە ئەردۆغانێکە کام هەموو کابینەکە بەدەستی خۆیەوێتی هەواڵگری بەدەستە سەربازی بەدەسە و یەک جۆرە با بڵێن کەسێتیەکە ئەوەی بیەوێ ئەیکا ئەوەی لە دەستی بێ ئەیکا بۆیە من بڕام وایە ینی سیاسەتی ئەردۆغان زمانی ئەردۆغان لە ڕووی هەواڵگری لە ڕووی سەربازیەوە بەرامبەر پەکەکەەوە بەرامبەر ڕۆژاوای کوردستان زۆر با بڵێن مەترسیدارتر ئەبێ تونتر ئەبێ و ئەبێ کورد خەم لە خۆی بخوا لە ئێستاە باشە تایبەت بە عێراق هەرێمی کوردستان سیاسەتکردنەکە چی لە چاوەڕوان دەکرێت لەگەڵ عێراقا تاوان لێرە خاڵی هاوبەشی ئابووری زیاترە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان و تورکیا ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی عێراق و تورکیا با بڵێن بە شێوەیەکی گشتی نزیکە بێتەوە لە 20 میلیارد دلار ئەمە یعنی ژمارەیەکی زۆر قورسە ژمارەیەکی زۆر گرنگە بۆ ئابووری تورکیا چونکە بۆ نمونە گەر بودجەی تورکیا وەربگری نزیکەی 210 میلیارد دلارە نزیکەی 220 میلیارد دلار ئەمە بەشێکی زۆر گرنگیە بودجەیە لەم ژمارەیە نزیکەی 13 بۆ 14 میلیارد دلاری لە نێوان هەرێمی کوردستان و تورکیایە گرنگیەکەی بۆ تورکیا لێرە ئەوەیە کە زۆربەی ئەم 20 میلیارد دلارە هەر ئەوان شتەنێرن لێرەوە بەس نەوتە ڕایسە نەوتەکەش ڕاگیرەوە لكن ئەگەر بۆکو هەر نمونەوەری بگرین ینی زۆرترین ئەوان قازانجی لەکەن و تورکیا بەتایبەت لە سەردەمی ڕەجەب تەیب ئەردۆغانە یعنی چۆن ترەمپ لە ماوەی سەرۆکایەتی خۆیان لە ئەمریکا لە چاوێکی ئابوووریانەوە سەیری کێشە سیاسیەکانی کرد ڕەجەب تەیب ئەردۆغانیش لەو سیاسیانەیە زۆر جار پەیوەندی ئابوووریەکان بە بنەما ئەگرێ بۆ ئەوەی پەیوەندی سیاسەکانیش کۆنتترۆلکە ئێستا هەر لە ڕێی ئابوووریەوە لە ڕێگەی هەناردەی بازرگانیەوە لە ڕێگەی بازاڕەکانەوە هەرێمی کوردستان و بەتایبەت دهۆک و هەولێر بووەتە بەشێک لە بازاڕەکانی تورکیا هەمان ئەو شتانەی لە بازاڕەکانی هەولێر و ئیسکان و دهۆک و بەشێک لێرە شایبینی ئەوانن لە بازاڕەکانی تورکیا هەن و ئێمە بوونەتە بەشێک لە نێو ئابووری تورکیا بوونێتە ئابووریێکی بەرخۆریانی بازاڕین یعنی لە ئێمە لای تورکیا بازاڕین هەرێمێکی سربەخۆنین با بڵێن ئەگەر هەرێمی کوردستان و تورکیا وەربگری ئێمە لە چاوی تورکیا ڕاستە بە پێی دیفاکتۆ جۆرێک لە مامەڵەمان لەگەڵاکە بەڵام هەر من چەند شتێک مێ بە نمونە ڕوونی بکەمەوە ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ نمونە وەکو سەرۆک وەزیران نەهات سەردانی هەولێرکە بۆ کۆبوونەوە لەگەڵ سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان یاخو سەرۆکی هەرێمی کوردستان و بابەتی سیاسی لەگەڵا بکە بەڵکو هات بۆ کردنەوەی فڕۆکەخانەی هەولێر ینی هەموو شتێکی ئەردۆغان بەرامبەر هەرێمی کوردستان بیرکردنەوەیکی ئابووریانەیە سیرکردنێکی ئابووریانەیە و هەتا لە بانگشتەکانیشیانە بۆ هەر ئەو وەفدانێکی هەیە خود لە ناوهێنانی ڕسمی با بڵێن بەیاننامەکانی سەرۆکایەتی کۆمار و وەزارەتی دەرەوە ئەڵێن ئیداری باکووری عێراق ناڵێن هەرێمی کوردستانی عێراق ڕاستە سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ خەڵەف غەفور نووسەر و ڕۆژنامەست کە ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆی بەیانی کورسانی زۆر لەسەرم پرسا میوان بوون.